بەڕێزان بەردەوامین گفتگۆکەین لەبارەی دوایین گۆڕانکاریەکان و پەرەسەندنەکان لە نێوان ئۆکراین رووسیا جەنگەکە تا دێ پەرە دەسەنێ لە ئۆکراین بە 600 درۆن هێرشی کردوتە سەر ناوچە جیاوازەکانی رووسیاش بێگومان وەڵام دەداتەوە ناو بەناو ئەبزین دوایین ئەبدەیت و گۆڕانکاریەکان لەم جەنگە چیە گفتگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئەستێر کەمال کوردی مامۆسایی زانکۆ دکتۆر سڵاو دەبێت. سڵاو لە بەڕێستا بەخێراتی. سوپاس دەکەم دکتۆر لەم چەند ڕۆژەدا هەست بەوە کرد تۆزێک گۆڕانکاریەکان خێران و پەرەسەندنەکان گرژی و ئاڵۆزیەکان ینی خێراتر بوون جەنگەکە زیاتر تەشەنەی سندووە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەکرێت ئێمە باس لە هەرێشت بکەین یەک لەوانەی کە ئەڵێن 600 درۆن رووسیاش ئەڵێن هیچ وەڵامدانەیەکی ڕسمی نییە وەک ڕسمی بەڵام هێرشەکانی تونتر کردوێتەوە وە کوشتیش ئۆکراین لە ئیستایا بەرگریکارێکی تەواوی ئەوروپایە ئەگینا ئۆکراین خاوەنی چەکی درۆنی نەبوو لەو شێوازە ئەمە لە 2022 دەستیان پێ کردەوە لە 2024ەوە بە تەواوەتی لەلایەن دانیمارک ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا ئەمریکا هەتا نیوزلەندا چەندین وڵاتەوە هاوکاریکی تەواوی ئۆکراینەکەن بۆ بەکارهێنانی چەکی درۆنی دوورمەودا بۆی کە ینی ئەوان بۆ ڕاگررتنی باڵانسی هاوکاریانەکەن لە نەو وڵاتەکە خۆی بەرەمێنی پێشتر ئۆکراین بێ بە وڵاتێکی بەرەمێنی ئێستا بەرهەمهێنەری درۆنە لە 2024 شەوە بەرهەمهێنەرێتی بەرام لە ئیستەیە ئەوەی بەکارهێنێ درۆنی شێوازی دوورمەودایە بتوانێت بەو شێوازێکی جیاوازترە لە جاران ڕاستە رووسیا بە شێوازی قسەکردن وەڵام ناداتەوە بەڵام هێرشەکانی رووسیاش بۆ سەر ئۆکراین ئەلەن زۆر زیاتر لە جاران چڕتر بۆتەوانێ بە پێچەوانەشەوە گەرسێکی ئەو بەشەی تری ئۆکراین کە لەژێر دەسەڵاتی رووسایە زۆر هاوکاری ئەو وڵاتانەیە کە لە هی ئۆکراین بۆ ئێستا لەژێر دەسەڵاتی رووسیا ئەتە خزمەت گوزاری بۆ وڵاتانە تەوفیر کردووە و بە شێوەیەکی تەواو بە سیراعێک لەگەڵ ئەوروپایە یا بە سیراعێک نەگەڵ لەگەڵ ئەوروپایە لەگەڵ بازاڕی جیهانیە مامەڵەی لەگەڵەکە بۆیە رووسیا وەڵام دانەوەی توندی خۆی هەیە و ئەگەنە ئەو حاڵەتەیە گەر لەم بینە یەکێک لە راپۆرتەکانی کە بینرا ئامادەباشی رووسیا بۆ بەکارهێنانی ئەگەر هات و ئەتۆمیان بەرامبەر بەکار بیا بەکاری بێنن چند ژمارەیەکی زۆر لە سەربەزی رووسیا ڕادوایە دەگابەوە دەڵێنە وڵاتە لەبەری پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی خوێن لە نێوانیاندایە مەرجی لەگەڵ ئۆکراین باشە دڵێن ناگاتە ئەو بەڵێ بۆیە منی شەکسەر ئاماژەیەکم بۆ کرەگەر تێبینیت کردبێ ئەو جێگایانی کە گرتوێتی خزمەتیانەکە خزمەتێکە ئەو جێگەی کە ئۆکراینە لەژێر دەسەڵاتی رووسیا وەک بەشێک لە رووسیا و داهاتێکی باشتریشی بۆ خەرجەکە و ئەو جێگەیشی ئەزانێت بازاری ئەوروپای لە پشتەوەی ئەگەر ئێمە سیرکە لە 2022ەوە تو لە 2014ەوە هەتا 2026 12 ساڵێکە لە جەنگان لە 2022ەوە جەنگەکە بە فەرمی بوو کۆمەڵێ بلوکات یعنی بڵێ کۆمەڵی ئابلوقی ئابووری زۆر گەورە خراوەتە سەر رووسیا ئێمە وا بزانین ئەم ئابلوقانە کاریگەری لەسەر رووسیانە نەخێر کاریگەریکی زۆر گەوری لەسەر رووسایە یەک لەوانە ئەگەر 300 بۆ 350 ملیار دۆلاری لە بازاڕ هین کرا بلۆکرا بۆی کە ئیتر لەوە بەدووە بەرهێنەکان پشت بە دۆلار ئەمە پشتی ڕۆبل دابەزێنێوانە توانای ڕۆبل کەمەکاتەوە لەبەرەوە لە بازار تا ئێستا دایان بڕانەوە تا ڕادەیەکی زۆر دابڕاو ئەوە لەلایەکی کە ئەگەر سێکی لە ڕووی تەکنەلۆژیاوە ئێمە هەستەکەین کە رووسیا هەر داهاتی لە بەرزیا و داهاتی تاکی دانا بەزیوە و ئەزیان رووسیا تووشی گرفت نەبووە بە تریلیۆنان دۆلار زەرمەند بووە لەبەرەوەی کە لەلایەکی کە ئەو فشاری کە ئەی خاتە سەر هەموو وڵاتێکی بەڕاستی زۆر پێشکەوتون نین وڵاتانی ئاسیا بەداخەوە هەرچەنە رووسیا ئۆراسیە لە بازاڕی تەکنەلۆژیای مۆدرێن دایانە بڕێ ئێستا رووسیا و شتانێک کە تووشی بۆ یەک ئەو مادەیەکی نەگەینەر هەیە جاری کەش ئاماژان پێ کردووە کە ئیترا چۆن لە بڵێ تەکنەلۆژیای مۆدرنا بەکارێ لە مۆبایلە و لە وزەی نەخێر چیپەکانی ئەمە مادەیەکی نیمچە گەیەنەرە شت لە نێوان نەگەیەنەر و گەیەنەر ئاگوازێتەوە لە مۆبایلە بەکاری نایەڵن پێی بگە چونکە کۆمەڵی شت هەیە لە بازاری ڕۆژئاوا هەیە بمانەوە نەمانەوەی ئەمریکا لە ڕووی تەکنەلۆژیا و لە هەموو وڵاتانی کە پێشکەوتوترە ئەو نایەڵێت رووسیا دەستی بۆ بگات ئێستا کێشەی بۆ دروست بووە بۆی کە شێوازی نوێی سیارە لە شێوازی نوێی بەرهێمێنان وزی پاک هی کارەبا نایڵێ ئەو پارچانی بەردەست بکەوێت جگەل لە چیپس جگەل لەوەی کە فڕۆکەکانی چەندین پارچەیە بێ لەوێ و بەدەستی بگە نایڵی دەستی بگابەوە دکتۆر بەخێنەوەی تو ئەمە تاکەی دەڕوا ینی ئەو 4 ساڵە دەجەنگن رووسیا هاتبوو بە هەفتەیە گەر نای ئۆپەراسیۆنی لێناوە بە هەفتەیەک کێشەکە کۆتایی پێبێنێ بەڵامەوە بوو بە جەنگێکی 4 ساڵە و دیار نییە تاکەی دەڕوا بە بڕوای تۆ 12 ساڵە
12 ساڵی ڕاگەیەنرا بەڵام 4 ساڵی ڕاگەیەنرا. ڕاستەوە ئەم جەنگە تەسەورەکەم هەر وەکەوەی ئێران وایە بۆ لاوازکردنی تەواوی رووسایە. ڕاستە رووسیا تەواو لاواز نەبووە بەڵام کۆمەڵی هەنگاو هەیە بۆ بالانسی تەوازون کراوە. ئەگەر سیرکەی لە پێشترە دۆلار بەم بەهێزیە نەبوو هەتا 2025 ڕاستە کە ترامپ هاتە سەر حکم فرەدراوی دەرکەوت بوو. لە دوای جەنگی ئۆکراین و بە تایبەتی لە دوای هاتنی ترامپەوە دۆلار بەرز بۆتەوە. ئەگەر سیرکی ئێستا لە 195 وڵات 180 وڵات دۆلار بەکارێنێ لە بازارە نەک وەکو درای فەرمی خۆی کەواتە ئێستا دوورکەوتویتەوە لەوەی کە دۆلار بڕوخێ. بەڵام گروپی برێکس ئەوان بوون بە گروپێکی تەواو پارە هەڵ ئەگرن بە شێوازێک لە دولار دوورەکەونەوە بەڵام ئەزانم مامەڵەکردن بە دراوی نێودەوڵەتی لە نێو بازاری جیهانی زۆر جاڵانە بازاری ڕۆژئاوایی بەڵام بازاری ڕۆژئاوایی نییە بازاری جیهانی لەو دوورکەوتونەتەوە و ئەمانیش وەکو گروپێک وەکو دووجەمسەری لێ هاتووە. ئەو قورسایی ئەمریکا دروستی کردووە چین لە ڕووی ئابوووریەوە 5 بۆ 7 ساڵ هاتۆتە دواوە لە ڕووی گەشەکردنی چین هاتۆتە دواوە لە ڕووی گەشەکردنی ئابووری خۆیەوە لە چاو ئەو توانای 5 ساڵ بۆ گەڕاتە دواوە لە چڵی گەشە سندنی لە ئاستی ئابووری جیهانی بڵێ لە ئاستی ئابووری جیهانی 5 ساڵ بۆ 7 ساڵ کشاوت دۆ ڕاستی سە لە چاو جەنگەکەیە پێڵە سەرکەوتووە بەڵام خۆی پێشکەوتنی ئابووری زۆر لە پێش بووە بەڵام قەتچی نابێتە بەدیلی ڕاستکراوەتەوە ینی بەڵێ خاو بۆتەوە بە حکومی کە پشتگیری رووسیاکە بە حکومی کە باجەکانی بەسەرا سەپا ئەگەر بیرمابێ پێشترەوەی دانیشتێک لە بینی رووسیا و چینا بوو کۆمەڵی باج بەسەر رووسیا سەپا و کۆنگرێسی ئەمریکاش لەم ماوەیەیە باسییان لەوە ئەکرد کە چۆن فشارەکانی سەر ئەو وڵاتانی کە پەیوەندی بازرگانی لەگەڵ رووسیا ئەکەن فشارەکانی زیاد بکەن ئەگەر ئەو فشارە زیاد بکرێ بە ئەتوانم بڵێم هەنێک کاریگەری هەبوو کە ئەوەی تێکدا بە تایبەتی ڕۆڵی ئێران ئێمە ڕۆڵی ئێران بە ڕۆڵێکی کەمە بینیم بە پێچوانە ڕۆڵی ئێران ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ ئەگەر سیرکی لە کاتی گەروی هورمزە هات بابەتێکی کە بروژە گەروی بابلمەندە بروژە کێشەکان چییە؟ ئێران ڕاستە و خۆ ناڵێ من هاوکاریم یا بە هاوکاری یاخود وەکو حلفێکی رووسیا و چین دەرەکەم بەڵام هاوکاریکەرێکی تەواون لە کاتی کێشەکانی گەروی هورمز ڕاست بوو کێشە بۆ ئەمریکا و بۆ چین و بۆ وڵاتانی کە دروست بوو بەڵام لە گەروین بابلمەندەبی بە شیعەکانی یەمەن جوڵان ئەگەر بیرمان بێ گرفتێک لێرە دروست بوو ئەمریکاش بە هەمان شێوە یاخۆ بڵین ئیسرائیل و سعودی ئەیانوێ ئێستاوا پیشانەدرێ ئەو پرۆژەی سعودیە ئەمریکا پێی خۆشحاڵ نییە بۆ پرۆژەی سعودیە کە دانانی ڕێگەیەکی نوێ بۆ بازرگانی کردن بە پێچەوانەوە ئەمە ڕێگەیەکی تەواوکەری ئەو ڕێگەی کەناڵێک کە ئیسرائیلیکە بۆ خۆلادان لە شیعەکان کە ئێران پشتگیریەکەن بۆ گواستنەوەی بازرگانی جیهانی بە ڕێگەی کەناڵی سوێس و دکتۆر کو دەڵێ بە کوێی قسەکان ئەم جەنگە بڕوا دوایە بە مزیکانە ڕابوەستێ هەز ناکەیتە رووسیا هیلاک بووە ئۆکراین هیلاک بووە ملیۆنان سەربازیان لێ هیلاکبوون ئەمان ناتوانانی بڵێ هیلاکبوون هیلاکبوون لە ڕابووریەوە ئێستا زەرەرەمادیەکان زیاتر رووسیا یەک دەوڵەتە زەرەرەمادیەکانە بژێرێ ڕاستە چین هاوکارێتی ئێران ناتوانانی بڵێ هاوکاری کەرە ئێران ناتوانێت کێشەکان لە کێشەی هەیە لە ڕابووریەوە ناتوانێتی بۆ ناتوانین بژڵێن خۆی کێشەیە ئێران هەمیشە جوڵێنراوە ئەگەر هاتو ئەمریکا ئەگەر سیرکی ئەم بارودۆخەی ئیستاگەر وەکو سەردەمیەوەی مصدق بووە 1953 کە ئێران بە تەواوەتی ئەمریکا توانی کۆنتترۆلی کە ئەویش بە تریلیۆنان دۆلاری لەسەر خەرج کرد کە ئێرانی کۆنتترۆل کرد ئیتر ژماری کۆمپانیەکانی خۆی ڕژای ئێرانەوە ناتوانانی بڵین ئێران ئەو ڕۆڵەکەمەی هەیە ئەگەر ئێران ئەم جارە ئەمریکا کۆنتترۆلیکە باڵانسی ئەمریکا و چینی بە تەواوەتی خستە ژێر دەستی خۆی لەوێشەوە باڵانسەکە دەگۆڕێ باشە بۆ جەنگی ئۆکراین رووسیا چۆن کەسیشان رووسیا کەسیشان شکست ناین لەبەرەوەی ئەوەی ئۆکراین ناتوانێت بڵێ بە تەواوەتی ئەویش شل بووە یعنی بڵێ پەکی کەوتۆی تر ناتوانێت چونکە ئەوروپا هاوکاریەکە لە شکستای با بەڵام یعنی بڵێ ئەوەی کە تەواو شەکەت و ماندووە و ناتوانێت لە شەڕ بەردەوام بێ نەخێر لەبەرەوەی ئەو هاوکاریەکرێ وەکو باسمان کرد دانیمارک ئەڵمانیا سوید بەریتانیا ئەمریکا خۆی ئەم وڵاتانە هەمووی هاوکاریکردن بە لە ڕووی مادیەوە لە ڕووی تەکنەلۆژیەوە لە ڕووی سەربازیەوە خۆیێک لە داواکاری ئاشتەکانی پوتین ئەڵێ ئەو شوێنانەی دەستمان بەسەراگرتووە هەر بەسەر بە وڵاتی بەڵێ بە خاکی رووسیا بەڵام کشانەوەی هێز ئەو یەک نەبێتە ئەندامی ناتۆ دوو کشانەوەی هێزەکانی بێگانە لە وڵاتەکەیە بەڵام ئەگەر بینە سەر ئەرزی واقع ململانی ئەمریکا ئەوەی ویستوێتی لە ئۆکراین دەستەبەری کردووە وە وڵاتی بەێست چین بە هەموو بارەکان ئایا هاوکاریکەری رووسیا بێ یاخود پرۆژە اقتصادەکانی لەگەڵ ئەوروپایە بێ
ئەویش هەر سوودی خۆی بینیوە لە جەنگەکە ئەوەی بماوەتەوە بۆ بالانسی هێز لە بینی رووسیا و ئەوروپایە لە بینی رووسیا و ببوورە وڵاتانی ئەوروپایە بەڵام رووسیا چەند لایەنێکی کەشەیە کە بەهێزیەکە لە ڕووی جوگرافیەوە ئەگەر سێرکن جەبسەرەکان لە توانەوەیان جەبسەری باکوور ڕێگەیەک هەیە رووسیا و چین بەکارهێنێ ئەگەر بیرمان ما بێ پێشتر ترام زۆر دەباسی لە کەنەدا و گریلان دەکرد ئەوە بۆ ئەو ڕێگە نوێیی گواستنەوەی بازرگانە بەبێ پێویست بوون بەنۆکەندی سوێس و ئەم بابەتانە ئەم ڕێگە نوێیش لە کارادایە بۆیە ئەوان پێیان باشە یعنی رووسیا زۆرترین بەشی زەویەکەی لەسەر ئەم ڕێگەیە کەواتە رووسیا لە بەهێزیایە ئەگەر بڵین لە ڕووی سروشتیەوە یاخود بە کوردی بڵێن لەڕووی خوا کردەوە جوگرافیاکەی وای لێ کردووە کە هەر لە بەهێزیا بمێنێتەوە ئۆکراینش دەعمی ئەوروپایە ئەوروپا نایوێت لەو هاوکێشەیە بێتە دەرەوە بەم زوانە کۆتایی پێ ناکرد پێ ناچێت بەم زوارە کۆتایی پێ بێ و جەنگەکانێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمریکا مامەڵەی لەگەڵاکە بەکراوە ێمێنێتەوە سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆرە سێر کەمال کوردی مامۆستای زانکۆ سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان سەرکەوتوو خۆشەویستان بەرنامەی پرسێ ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەینەوە ساغ و سەلامەت بن کاتێکی خۆش